پاسپۆرت لە سلێمانی لەگەڵم دەبێت لە دوای ساڵی تازە ڕێکارەکانی دەرهێنانی پاسپۆرت گۆڕانکاری بەسەردادێ دەمەوێت زانیاری لەوە بگرم هێمن پێم بڵێ بزانم ئەو ڕێکارانە چین کە بڕیار وایە لە دوای ساڵی تازە بگیرێتە بەر بۆ دەرهێنانی پاسپۆرت. بەڵێ سەتی دیارمە سال لە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانین ئەوەی کە هەیە پلان و بەرنامەی ئەم بەڕێوەبەراتیە ساڵانە ڕاگەن یاخود پلان و بەرنامەیان گۆڕانکاری بەسەردادێت دیارە ئەوەی کە هەبووە لە ساڵی 2022دا ئەوەی کە بۆ ژمارێکی زۆر لە هاوڵاتیان دەتوانین بڵین هاتوونەتە ئەم بەڕێوەبەراتیە بۆ دەرکردنی پاسپۆرتەکانی ئەگەرچی ئەوەی کە هەبووە دەرکردنی پاسپۆرت دەتوانین بڵین لە سنووری پارێزگای سلێمانی جیاوازە لە پارێزگاکانی دیکە توانراوە کار ئاسانیکی باش بۆ هاوڵاتیانە بکرێت کە پاسپۆرتەکان دەبن بۆی بتوانن لە ماوەیەکی کەمدا وەری بگرنەوە. دیارە لەسەر ئەو گۆڕانکاریانەی کە بڕیار وایە کە گۆڕانکاری لە پاسپۆرتتا بکرێتەوەی کە هەبوو لە ڕابردووداوە ڕاگەنرا کە دەکرێتە سیستمی ئەلیکترۆنیا خود بە شێوازی ئەلیکترۆنی و هاوکات پلان و بەرنامەی ئەم بەڕێوەبەرایەتیە بۆ بینەرانی کورسان نیوز ڕابگەنین. من ئێستا لەگەڵ ئەمید سالار عەبدوڵڵادام بۆی لە زاری خۆی باز لە پلان و بەرنامە بکات هاوکات چەند پاسپۆرت لە ساڵی 2022دا بۆ هاوڵاتی دەرکراوە و ڕێکارەکان چی دەبن لە داهاتوودا میوانە لەلام کاک سالار سپاس بۆ ئامادەبوونت سەبارەت بە ئەم بەڕێوەبەراتی وەک دەزانین جیاواز لە پارێزگاکانی دیکە توانراوە کار ئاسانی باش بۆ هاوڵاتیان بکرێت بۆ دەرکردنی پاسپۆرت. ئایا پلان و بەرنامە چی دەبێت لە داهاتوودا؟ بەڵێ ئێمە لەم ساڵدا تاکو 2012 یعنی هێشتا 10 ڕۆژی داوامیش ماوە گەر حسابیکەی بتاکو 2012 لە ساڵی 22 ئەم ساڵ زیاد لە 176,000 پاسپۆرتمان بەخشیوە بە هاوڵاتیان بە نووسنگەکانمانەوە. لەم کۆی ئەمانەیە زیاد لە 11,000 پاسپۆرت تەلەف و ونبوو بووە کتێکچوون بووە و توانیمانە خزمەتیشی هاوڵاتیان بکەین بە زیاد لە 176,000 پاسپۆرت. بۆیە ئاماژەم بە ونبوون و تەلەف کرد لەبەرەوەی ژمارەیەکی زۆر سەیرەکەی پاسپۆرتەکان تێکەچێت بە هۆکاری باران بە هۆکاری ڕتوبە بە هۆکاری عەرەقی گیرفان یا بە هۆکاریەوەی کە تەزویرەکرێت و دەستکاریە کرێوانە زیاد لە 11,000 پاسپۆرت بەس لە سلێمانیە. ئەگەر تێکڕای عێراق سیرکەین ژمارەکە زۆرە بۆیە حکوومەتی عێراقی پلانی هەیەکەوە بام پاسپۆرتە بگۆڕێت ئەم دیزاینە بگۆڕێت بە پاسپۆرتێکی نوێیەکەوە تێکچوونی ئاسان نییە تەزویرکردنی ئاسان نییە بۆیە پاسپۆرت ئەلیکترۆنی بەڕێوەیە بڕیار بوو ئەم ساڵ جێبەجێ بکرێت و قەرە دوایی تەجیل بوو بۆ مانگی 12 وا جارێت دەم و باسی هەر هەیە بەڵام نازانی چ ڕۆژێک هۆکاری تەخیربوونەکەی تەشکیلکردنی حکوومەتی نوێی عێراقی بوو کەوا ماوەیەکی زۆری خایاند و حکوومەتەش نوێیە و لە بڕیارە لە ساڵی تازەیە دوای تەزدیقکردنی بودجە ئەویش بکەوێتە کار. ئەم پاسپۆرتە نوێ گۆڕانکارێکی نەوعی زۆر باش لە پاسپۆرتە دروست دەکرێت کەوا هاوشێوەی پاسپۆرتی ئەمریکی و ئەوروپیە چیپی تایە هێمای ئەمنی زۆری تایە تەزویر ناکرێت و کۆمەڵی ئەجیزە و پێداویستی بە دوای خۆیانێ لە دەرەوزە سنوورەکان و فڕۆکەخانەکانە بۆ هاوڵاتی ئاسانکاریی زۆرە کات ڕۆتین کەمەکاتەوە ناچیتە پێش چێک پۆینت مۆر و ئیمزە مۆر بکرێت و پرسیارە لێکرێت لە چۆهاتی و ویزە چۆمۆر کردووە نایەکسە دەچتە پێش جیازەکە و سەرنخوونیەکەی خۆی خوێنێتەوە خۆی دەرگا بۆ کاتەوە. بۆیە گۆڕانکاریی زۆر باش لە پاسپۆرت ئەکرێت ئینشاءڵڵا. سەبارەت بە نرخەکەی ویل کە لە ڕابردوودا دەوتران نزیکەی 100,000 ئایا تا ئێستا نرخەکەی دیاری کراوە چونکە پاسپۆرتەکانی ئێستاکەوە یەک پێما بێ لە دەور 40,000دا ئایا بۆ ئەوەش نرخ دیاری کراوە یاخود لە داهاتوودا نرخەکەی دیاری پاسپۆرتی ئێستا پاسپۆرتی نرخی لە 25,000ە حەقی پاسپۆرتەکەیە 1-2,000ش عمولەی بانقە بۆیە نرخەکەی 25,000. سەبارەت بە پاسپۆرتە نوێەکە ڕێنمایی جارە پێ دەرنەچووە بێگومان هەموو سیستەمێکی نوێی پاسپۆرت ڕێنمایی نوێی پێ دەرەچێت لەسەر ڕسوماتەکانی لەسەر غەرامەتەکانی لەسەر شێوازی کارکردن لەسەری ئەو ڕێنمایانە هێشتا نەگەیشتەوە دابش نەکراوە لە سەرانسەری عێراق و سەفارەتەکانە کە گەیشتە ئەو کاتە بێگومان بەڕێستا ناگەدارەکرێت. لە پلانی گۆڕانکاری لە پاسپۆرتە هیچ پلانێکی دیکە هەیە بڵین وەی کە تایبەت بێ بۆ ڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی بە خێرا ڕاپەڕاندنی ئیشوکاری هاوڵاتیان یاخودەوەی کە هەبێ لە نێو بەڕێوەبەراتیدا ئێمە بێگومان کار بە بەردەوامی کار لەسەرەوەکەین ئەگەر هەر معوقاتێکە بێت هەر بازنەیەکی زیادە هەبێت هەر ڕۆتینێکە بێت کە هەوڵدەین نەهێڵین
و بە هەمان شێوە ساڵی نوێش پلان بۆوانە دانین ئەگەر کاش لە شوێنێک ئاگدار کراینەوە خۆمان درکمان پێکرد لایەن هاوڵاتیانی بەڕێزەوە ئاگدار کراینەوە کەەوە ڕۆتینێک یا بە تاخیر بوونێک یا کێشەیەکە لە شوێنە چارەسەریکەین بۆ ئەوەی بە شێوازێکی باشتر و جوانتر بتوانین خزمەتی هاوڵاتیان. ساڵانی ڕابردوو ژمارەی زۆر لە هاوڵاتی هەبوو پاسپۆرتەکانیان وە ناگرتەوە بڵین پێش سەری ساڵ ئێوە ئاگدارەکەن ئەم ساڵیش بە هەمان شێوە وایان چەند کەس هەیە پاسپۆرتی وەرنەگرن؟ بێگومان ساڵانە ئەو کارە هەیە و ئەم ساڵ لە هەموو ساڵێک زیاترە سیرەکەی زیات لە 9,000 پاسپۆرت هەیە لە پێدانەوە ئامادەکراوە بۆی هاوڵاتیان وەریگرنەوە وەریان نەگرتوتە هیوایتە 1-2 ساڵ پێش ئێستا ناتوە بۆ وەرگرتنەوەی جا داواکارین لە ڕێی کەناڵێکی بەڕێستانە ئەوانی کە ناتون بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان وەریگرنەوە ئێمەش لە خزمەتیانێن. سپاس. بەڵێ سەرتی بە وتەکانی بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی بوو لەسەر بەڕێوەبەراتی و هاوکات گۆڕانکاری لە پاسپۆرتە.